Touchdown. Starliner is back on Earth. دوجار ناسا ئەو کەشتی ئاسمانی کە لە بۆشایی ئاسمان بە دوو کەشتیوانەوە تووشی کێشەی تەکنیکی بوو هێنایەوە سەر زەوی. بەڵام دوو کەشتیوانە ئاسمانیەکە گوازراونەتەوە بۆ نێو کەشتێکی دیکە و بڕیار وایە مانگی شوباتی ئایندە بگەڕێنرێنەوە. ناسا گەڕانەوەی دوو کەشتیوانی ئاسمانی کە لە وێزگەی بۆشایی ئاسمانی نێودەوڵەتی گیریان خواردووە دواخستووە بۆ مانگی شوبات. بەمەش ئەرکەکەیان لە 8 ڕۆژەوە بۆ 8 مانگ درێژ دەکاتەوە. ئەمەش دوای ئەوەی کێشەی تەکنیکی لەو کەشتی ئاسمانێدا دروست بوو کە دوو کەشتیوانەکەی برد بۆ بۆشایی ئاسمان. کەشتی بۆینگ ستارلاینەر لە مانگی حوزەیران لە کاتی گەشتەکەیدا بۆ بۆشایی ئاسمان تووشی کێشە بوو. ئەمەش دوای دۆزینەوەی 3 کێشەی تەکنیکی کە بریتی بوو لە دزەکردنی هێلیۆم و لە کارکەوتنی 5 بزوێنەری کۆنتڕۆڵ لە کاتی نزیکبوونەوەی لە وێزگەی ئاسمانی نێودەوڵەتی. ئەمەش وای کرد ناسا بڕیاری گەڕاندنەوەی کەشتیەکە بۆ سەر زەوی دوا بخات و زیاتر لە 8 مانگ لە بۆشایی ئاسمان بیهێڵێتەوە لە کاتێکدا تەنها بۆ 8 ڕۆژ ناردبووی. پێشتر ستیڤ ستیچ بەڕێوەبەری پرۆگرامی تیمی بازرگانی ناسا ڕایگەاندووە ناسا بڕیاری داوە کەشتی ئاسمانیەکە بە بێ کەشتیوانەکانی بگەڕێنێتەوە چونکە دڵنیا نین لە گەڕانەوەیدا سەلامەت دەبێت یان نا. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردووەتەوە ناسا بڕیاری داوە پشت بە کەشتی دراگۆنی کۆمپانیای سپیس ئێکس ببەستێت کە ڕکابەری سەرەکی کۆمپانیای بۆینگە لە بواری بۆشایی ئاسمان بۆ گەڕاندنەوەی ئەو کەشتیوانانە. ئەمەش یەکێکە لە بڕیارە گرنگەکانی لە ماوەی ساڵانی ڕابردوودا. لە کاتێکدا ئەو کەشتی ئێستا کەشتیوانەکانی تێدایە و تووشی کێشە بووە هی کۆمپانیای بۆینگە. لە دوایین هەوڵیدا ناسا توانی بە 6 کاتژمێر و بە خێرایی دەنگ کەشتی ئاسمانیەکە بە بێ کەشتیوانەکان بگەڕێنێتەوە بۆ سەر زەوی. بەڵام کەشتیوانە ئاسمانیەکانی لە بۆشایی ئاسمان هێشتوێتەوە بڕیارە بە کەشتێکی سپیس ئێکس لە مانگی شوبات بیانهێنێتەوە. هەرچەندە کۆمپانیای بۆینگ کە خاوەنی کەشتی ئاسمانی بۆینگ ستارلاینەرە ئەوەی بە ناسا وتبوو کە کەشتیەکە توانای هەیە کەشتیوانە ئاسمانیەکان بە سەلامەتی بگەڕێنێتەوە بۆ سەر زەوی. بەڵام ناسا ئامادە نەبووە ڕیسک بە گیانی کەشتیوانەکانیەوە بکات. ناسا ڕایگەاندووە کە هەردوو کەشتیوانەکە ئەزموونی پێشویان لە بۆشایی ئاسماندا هەیە. بەو پێی ویلیامز وەک فەرماندەی ئەرکێکی پێشووی لە وێزگەکەدا کاری کردووە. لە کاتێکدا ویلمۆر سەرکردایەتی کەشتی ئاسمانی ئەتلانتیسی کردووە بۆ وێزگەکە لە ساڵی 2009 تا گەڕانەوەی چاوەڕوانکراو ئەو دوو کەشتیوانە لەگەڵ تیمی هەمیشەی وێزگەی ئاسمانی نێودەوڵەتی کار دەکەن کە بە بەردەوامی لە ڕێگەی کەشتیە ئاسمانیە سەرنشیندار و بێسەرنشینەکانەوە پێداویستی وەردەگرن. About 4 minutes to go until touchdown.